لە شانزەوە بڕیارە لە ماڵەکانیش کاراکردنی بڕیاری وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک لەلایەن شارەوانی سلێمانیەوە کاردانەوەی لێ دەکەوێتەوە و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش بە ئاسەرانە وەرگرتن ناوی دەبات و ئاشکراشی دەکات وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک لە نیوەی سلێمانی جێبەجێ دەکرێت بەهۆی ئەوەی ناوشاری سلێمانی کراوە بە 7 زۆن و لە ئێستادا 4 زۆن درراوە بە 4 کۆمپانیا و 3 زۆنەکەی دیکە دەدرێت بە 3 کۆمپانیای دیکە و ساڵی ئایندا دەست بەکار دەبن. ئێمە ئەمە بە ناوی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە نایبینین بەڵکو بە ناوی سەرانەیەک و بە ناوی زەریبەیەکەوە دەبین چونکە نەعەدالەتێکی زۆری تیدایە واتە ئەم 7 زۆنی ناو شاری سلێمانی دەدرێت بە 7 کۆمپانیا ئەم 7 کۆمپانیایە تەنها ئیشیان کۆکردنەوەی پارێ هیچی کە نییە لە بەرامبەرژا 4 کۆمپانیای تر لە ناو شاری سلێمانیان ئەوانیش تەنها زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە واتە ئەمە کاتە 11 کۆمپانیا ئەم 11 کۆمپانیایە بەردەوام بەشێکیان زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە و بەشێکیان پارە کۆ دەکەنەوە ئەمە گرفتەکە لێرەدایە لە ئێستادا 4 زۆنیان لە ناو شاری سلێمانی کەوتونەتە کارەوە بە پێی بڕیاری سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئەم 4 زۆنە لە ناو شەقامی بازنەیی مەلیک مەحموودایە واتە لەوێ وەردەگیرێت بەڵام لە دەروی شەقامی مەلیک مەحموود وەرناگیرێت و کەسیش نازانێت ئەم پارەیە چی لێ دێت. ئەندامێکی لیژنەی شارەوانی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێیان باشە تا گەڕاندنەوەی سەرجەم مافەداراییە فەوتاوەکانی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە ئەم بڕیارە ڕابگیرێت. و ناشەفافیەک هەیە لە داهات و لە خەرجەکانە و ئەم بێمتمانەیی هاوڵاتیان و خەڵکی بە حکوومەتی هەرێم و ئاکالەوەی کە ئەو بڕیارانە باشتر وایە لە ماڵان و لە خزمەتگوزاریەکانەوە دەست پێ نەکات بۆ ئەوەی ئەو متمانە و سیقەیە بگەڕێتەوە بە حکوومەت پێویستە حکوومەت لە خۆیەوە دەست پێ بکە و لە بەرپرسانەوە ئەوانەیە کە گەندەڵیان کراوە چەند کەیسێک بدرێتە دادگا و هاوڵاتیان بە چاوی خۆیان بیبینن کە داهات شەفاف بوو و حکوومەتێکی یاسایی و قانونی ئەو کاتە خەڵکەکە خۆی ئەو قەنەعەتێ بۆ دروستە بێت کە لە بەرامبەر ئەو خزمەتگوزارەیە کە ئەکرێ خۆی بڕواپارێک 1000 دینار تا 5000 دینارەکە بۆەوەی کە تهدید کراوە بۆ بەرامبەر بە خزمەتگوزاری بۆ کۆکردنەوەی خاشاکی ماڵەکان تەسلیمی حکوومەتی بکات. ئێمە وەکو لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان پێمان باشە کە ئەم بڕیارە چۆن لە ساڵی 2007 دەرکراوە لە 2016 دەرکراوە ڕاگیراوە و ئیشی پێ نەکراوە ئێستش بە هەمان شێوە ڕابگیری هەتاوەکم ئەو مافانەی کە هاوڵاتیان لە دەستیان چۆ لەلایەن حکوومەتەوە بۆ نمونە لە پاشەکەوتی موچە و لە مافەداراییەکانی تر کاتێک گەڕایەوە بۆ هاوڵاتیان و خزمەتگوزاریەکان لە ئاستێکی پێویستە بوو و داهات شەفاف بوو و خەرجەکان شەفاف بوو ئەو کاتە ئەم بڕیارانەی کە بارگرانێکی دارایی خاتە سەر هاوڵاتیان ئەو کاتەوە ئەو بڕیارە جێبەجێ بکرێت. بەپێی ئەو لیستەی دەست پەیام کەوتووە شارەوانی پارەی خۆڵ و خاشاک بەم شێوەیە وەردەگرێت. خۆڵ و خاشاکی ماڵان 5000 فرۆشیاری جۆراوجۆر 7500 دینار دوکانی ناوکۆڵان دوکانی وێنەگرتن و تاقیگە و فۆتۆکۆپی گەرما و سەمونخانە نانەواخانە و چاخانە 10000 دینار سەرتاشخانە نەمامگەکان بەنزیخانەی پلەدوو سەوزە فرۆشەکان خواردنگەی گەس و فەلافل دوکانی دەرتاشی بچووک نووسنگەکان گەراجی وەستانی ئۆتۆمبیل و شوێنی فرۆشتنی تایە و باتری 15000 بانکە بازرگانیەکان فیتەری و گشت پیشەکانی ئۆتۆمبیل تاقیگەی ئێواران نۆرینگەی پزیشکی ئالوە گەراجی شوشتن و ڕۆنگۆڕینی ئۆتۆمبیل کۆمپانیا بازرگانیەکان کارگەی بچووک شوێنی فرۆشتنی بۆ یاخ تۆڕنەچی کەناڵەکانی ڕاگەیاندن و رادیۆ و تەلەڤیزیۆن 20000 دینار فرۆشیاری گۆشت و ماسی و گۆڕەپانی فرۆشتنی کەرەستەی بیناسازی 25000 دینار بەنزیخانەی پلەیەک باخشەکان کارگەی دروستکردنی خواردنەوە گازیەکان و ئاوی خواردنەوە کارگا کۆنکرێتیەکان دەرمانخانە و تاقیگەی بەیانیان و ئێواران 30000 دینار کارگەی گەورە کارگا استراتیژیەکان کوشتارگە و کێڵگەی پەلەوەر چاپخانە ئەهلەکان و کۆگای دەرمان 50000 دینار نەخۆشخانەی تایبەت 200000 دینار هەروەها سنتەرێکی پزیشکی یەک دکتۆری هەبێت 25000 بەڵام مەگەر لە دکتۆرێک زیاتری هەبێت ئەوە 20000 دینارە هاوکات مارکێت و شێشتخانە و هۆتێل و پێشانگاکان لە کاتێکدا دەبوو خۆڵ و خاشاکیان بە کیلۆ حساب بکرایە بەڵام لە بەرامبەر 1 لیتر خۆڵ و خاشاک 100 دیناریان لێ وەردەگیرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.